بە بڕیارێکی بەڕێوەبەرایەتی دابەشکردنی کارەبای چەمچەماڵ کارەبای بەردەوامی بازاڕ و شوێنە گشتیەکان چەند سەعاتێک کەم کراوەتەوە. ئەمەش گرفتی بۆ ئەو بنکە تەندروستیانە دروست کردووە کە ئەکەونە سەر هێڵی کارەبای بەردەوام. جێگیری بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵیش داواکارە تایبەتمەندی بە بنکە تەندروستیەکان و کۆگاکانی دەرمان بدرێت و کارەبای بەردەوامیان بۆ دابین بکرێت. ڕێنی کارەبای چێکە لە گرفتەکان کە ڕووی لە کەرتی تەندروستی کردو لە قەزای چەمچەماڵ ئێمە دوو مەڵبەندمان دەکەوێتە سەر ئەو فیدەرەی کە ڕۆژانە کارەبا لە سەری دەبڕێت. دیارە ئەم دوو مەڵبەندەمان کۆمەڵێک دەرمان و پێداویستی پزیشک و لقاحاتی تێدایە. دیارە مەسەری خۆمان ئاگادار کردوێتەوە کە مەترسی هەیە لە خراببوون و لە تێکچوونی ئەو دەرمان و لقاحاتانەی کە لە ئەو دوو مەڵبەندەدا هەیە و سەرڕای ئەوەی کە ئێمە دوو نەخۆشخانە زۆربەی ئەو کۆگا و دەرمانخانانەی کە لە بازاردان دەکەونە سەر ئەو فیدەرەی کە ڕۆژانە کارەباکان دەبڕێت بۆ ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێم و لەلایەنە پەیوەنددارەکان ئەم گرفتەمان بۆ چارەسەرکەن. دیارە ئێمە لە ڕووی داراییەوە هەم تەئسیرمان تێکە هەم لە ڕووی کە ئەم دەرمانەمان مەترسی لە ناوچوون و تێکچوونی هەیە کە ئەمەش دوجار هاوڵاتیان و نەخۆش باجەکەی دەدات. بەڕێوەبەری دابەشکردنی کارەبای چەمچەماڵیش بۆ پەیام ئاماژەی بەوە کرد لە ئێستادا ناتوانن کارەبای بەردەوام بۆ سەرجەم بنکە تەندروستیەکان دابین بکەن بەو پێی هەریەکەیان دەکەونە گەڕەک و ناوچەیەکی جیاوازەوە. پێشنیازیەوەشی کرد ئەو دەرمان و ڤاکسینانی پێویستیان بە کارەبای بەردەوامە بگوازرێنەوە بۆ ئەو نەخۆشخانانەی کارەبای بەردەوامیان بۆ دابین کراوە. سەبارەت بە بازاڕ دیارە لە سەرجەم هەرێمی کوردستانە لە هیچ شار و شارۆچکەیەک نییە کە شوێنە بازرگانی و پیشەسازیەکان کارەبای 24 ساعاتیان هەبێ. سەبارەت بە بنکە تەندروستیەکان دیارە بنکە تەندروستیەکان لە یەک ناوچەیەکۆ نەبوونەتەوە بۆیە کارێکی ئەستەمە کە بتوانرێت کارەبای بەردەوام بۆ سەرجەم بنکە تەندروستیەکان دابین بکرێت. هەرچەندە لە ئێستا بەشی زۆری بنکە تەندروستیەکان نزیکەی 14 تا 15 کاتژمێر کارەبایان هەیە. سەبارەت بۆ ڤاکسینانی کە لە بنکە تەندروستیەکان هەیە من پێشنیارەکەم بۆ بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ کە ئەو ڤاکسینانە بگوازنەوە بۆ ئەو نەخۆشخانانەی کە کارەبای 24 کاتژمێریان هەیە تاکو کێشەکەیان چارەسەر بێت یان پەنابەرن بۆ بەکارهێنانی مۆلیدا بۆ کاتانی کە کارەبایان نییە چونکە بنکەکان دوورن لە کارەبای 24 کاتژمێری و کارێکی ئەستەمە کە کارەبایان بەڕابکێشێت. لەگەڵەوەی لە ئێستادا کارەبای بەردەوامی بازاڕ و شوێنە گشتیەکان چەند سەعاتێک کەم کراوەتەوە بەڵام ئەم کەمکردنەوەیە نەبووە هۆی زیادکردنی پێدانی بڕە کارەبای نیشتیمانی بە ماڵان. بە جۆرێک حکومەت لە مۆرزی هاوین و گەرمایەدا ڕۆژانە تەنیا 10 ساعات کارەبا بە هاوڵاتیان دەدات.